ئێمە ئەتوانین ئیشارەی پێ بکەین کە هەموو ئەو سیستەمانێکەوە لە مرۆڤایەتی تا ئێستا هاتوون ئێمە هەموو ئەو بەڕێزانەی کە وەکو مامۆستا وانەی لە خوێندنی فەرمی دەسەڵاتدارەتیشە کە خوێندویانە پۆلێنکردنی مێژووی دەسەڵاتدارەتی بە سیستەم باس ئەکرێت کە وەکو ئەڵێ سەردەمی کۆمەڵگەی جەهالەت، سەردەمی کۆیلایەتی، سەردەمی دەرەبەگایەتی، سەردەمی سەرمایەداری، هەموو ئەمانە لە قۆناغێک و بۆ قۆناغێکی تر کاتێک دروست بووە کە سیستەم کەوتۆتە قەیرانەوە. بەڵام ئێمە ئەبێت بە گوێرەی ئەو تێگەشتن و فەرق و فەلسەفەی کەوا ڕێبەر ئاپۆ ئەمڕۆ پێڵێ هێڵی سێیەم هەڵسەنگاندن بۆ ئەو مێژووە بکەین یان بە گوێرەی ئەو عەقڵ و دەسەڵاتدارەتی کەوا هەڵسەنگاندن بۆ مێژووەکە. بۆیە ئێمە لە دەست پێشخەرێکی بەو شێوە پرۆژەیەکی ڕێبەر ئاپۆ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان ئەڵێ بەدیلی سیستەمێک سیستەمە، چارەسەری کێشەی سیستەمێک بە سیستەمێکە کرێ، یعنی حەزبێک و ڕێخستنێک و پارتیەک نابێتە چارەسەری. بۆ ئەوەشە لەسەر چی چەمکوک لەسەر چی تێگەیشتنێک ئەتوانی پرۆژەت تەرەحکەی دیارە ئەگەر بێ لەسەر بنەمای ئەو مێژووی کەوا دەسەڵاتدارەتی نووسێتی، دەسەڵاتدار هەر مێژووی دەسەڵاتی نووسیە، مێژووی کۆمەڵگەی نەنووسیە. ڕێبەر ئاپۆ هاتوو لەسەر مێژووی کۆمەلگا پرۆژەی تەرەح کردووە. بۆیە ئەو باوەڕی بەوە نییە کەوا بڵێن ئەوەی کە عەقڵە باوەکە ئەڵێ کۆیلایەتی دەرەبەگایەتی لە کۆیلایەتی باشترە، سەرمایەداری لە دەرەبەگایەتی باشترە. ڕێبەر ئاپۆ نە ئەڵێ خراپترە. بە گوێرەی چی باشترە، بە گوێرەی چی خراپترە؟ بە گوێرەی تۆکمەکردنی دەسەڵات و بەهێزکردنی پایەکانی دەسەڵات ڕاستە بۆ دەسەڵات باشترە، بەڵام بۆ ئەو ڕەوشەی کە کۆمەلگە تێیکەوتووە خراپترە. بۆ نمونە ئێماڵی کاتێک کە سیستەمی کۆیلایەتی کەوتۆتە قەیران و وەکو ڕۆژگارێکی ئەمڕۆ پێویستی بۆوە کردە کە خۆی بگۆڕێ و دەرباز بێ بۆ سیستەمێکی تر، لە چیە خۆی محتاج بینیە کە سیستەمی کۆیلایەتی بگۆڕێ؟ لەوا خۆی محتاج بینیە کە سیستەمی کۆیلایەتی کاتێک لە ڕووی ئابووری کە عەقڵێتی کۆمەلگا سەردەمەکە لە ڕووی سەرچاوەی ئابووریەکەی کە ئەکەوێتە ئەوەی بنبەست ئیتر تێری ئەو سیستەمە ناکە، چونکە ڕێبەر ئاپۆ هەموو سیستەمێک وەکو دەینەسوور وایە کە کاتێک زۆر گەورە ئەبێ ئیتر خۆی پێتێر ناکرێت، کە خۆی پێتێر نەکرا ئەکەوێتە قەیرانەوە. لە سیستەمی کۆیلایەتیشە کە کاتێک ئەڵێ ئامرازی بەرهەمهێنان کۆیلە بووە، کە کاتێک ئیتر هەموو هێزەکان هەموو ئیمپراتۆرەتەکان سنووری خۆیان دیاری ئەکرێ، ئیتر شوێن نامێنێ فتوحات بکات و ئینسانی لێ کۆیلە بکە، ئەو کاتە ئەڵێ ئامرازی بەرهەمهێنانەکە کە کۆیلەیە تەواوە بێ، ئیتر کۆیلەی نامێنێ کۆیلەی بکە. وەکو چۆن بڵێ ئەمڕۆ کە سیستەمی ئەمڕۆ سەرچاوەی داراییەکەی نەوتە، ئەگەر نەوت نەما تووشی قەیرانی ئابووریە بێ. ئەو کاتەش کە ئیتر لە فتوحات و شەڕەکان کۆتایی هاتسنۆ دیاری کرا کۆیلەی دەست ناکەوێت تووشی قەیرانە بێت. بەڵام ئەوەی کە تۆ چارەسەری ئەم کێشەیە و ڕیشەی بکەیت، سیستەمی خۆبەرەوەبەری کە ئەڵێ لە ژێرەوە بۆ سەرەوە، واتە لەسەر شێوازی کۆمین و کۆمیسیۆن کە تۆ لە خوارەوە بۆ سەرەوە درێژە ئەدەیتە ئەو سیستەمە و کەوا ئیتر لە خوارەوە بۆ سەرەوە بڕیار چوو، ئەو کاتە کەسێک لەسەرەوە بڕیاری نەدا، بەس تەنیا ئەرکی تەنسیقکردن بوو لە بەینی هەرێمەکان و جێبەجێکردنی بڕیارەکان بوو، ئەو کاتە ئەمە نابێتە دەسەڵاتدارێتی. هیچ کەسێکیش هەست بەوە ناکەکەوە ژێردەستە و بڕیاری بەسەرا فەرزەکرێت. بۆیە ئەوەی کە ئێمە ئەمانەیە لەسەر ئەم ڕۆشناییە کە